پێمان وایە بە چاکسازی ڕاستەقینە ئەم دۆخە داراییە کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان و موچەخۆران بۆتەوە بەشێکی باشی چارەسەر دەبێت. بۆیە جارێک تریش لەم لێرەوە تاکیدی دەکەینەوە کە دەبێت چاکسازی ڕاستەقینە لە هەموو ئەو بوارەنە بکرێت کە جێگای پرسیارن. دووەم، بڕیارەکانی حکوومەتی هەرێم لەمەڕ تێپەڕاندنی دۆخی نەخوازراوی دارایی و شێوازی دابەشکردنی موچە دەبێت کاتی بێ و تەنها بۆ ئەم مانگە بێت و دادپەروەرانەش بێت بە شێوەیە کەمترین کاریگەری لەسەر موچەی موچەخۆرانی شایستە بە گشتی و مامۆستایان لە هەردوو وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا لێ بکەوێتەوە. سێەم، پێویستە ئەو دواکەوتنە تاقەت پروکێنە کە چەند مانگێکە دووبارە دەبێتەوە بەڕاستی کۆتایی پێ بهێنرێت. هەر 30 ڕۆژدارێک حکوومەتی هەرێم موچە دابەش دەکات، هەروەک خۆشیان بەڵێنیان داوە چەندین جار بۆ ئەو بابەتە. لەبەر ئەوەی بەڕاستی دواکەوتنی لێکەوتەی نەرێنی لەلایەن مامۆستایانەوە لێ دەکەوێتەوە. ئەگەر هەتا ئێستاش هیچ کاردانەوەیکی نێرێنی نەبوو بێت بە ڕەچاوکردنی ئەم دۆخە بووە، بەڵام ئێدەوارین چیتر دواکەوتنی موچە درێژە نەچێشێت و بەڵێنەکانی خۆیان حکوومەتی هەرێم بەڵێنەکانی جێبەجێ بکات لەوەی هەر 30 ڕۆژدارێک موچە دابەش بکات.